ئێمە وەکو ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەستاین بەدابینکردنی جلوبەرجی زستانە لە پێڵا و لە قەمسەڵا لە جلوبەرێک بە هاوکاری خێرخوازان لەم وەرزی زستانەدا کە هەم باردۆخیشی قەیراناوی هەیە خەڵک بێموچەیە و خەڵک زەرورە بە جلوبەرجی زستانە بکڕی توانیمان ژمارەی 100 منداڵی بێدایک و باوک جلوبەرە بکەین بە هاوکاری خێرخوازان و دەوڵەمەندان. زۆر سوپاسی پرۆژەی بێنازانەکەین کە جلوبەرگی هاوینە زستانەمان بۆ دابین دەکات و هیوادارم لەم بەرنامەیە بەردەوام بن و سوپاسی خێرخوازانش دەکەین بۆ دابینکردنی ئەم جلوبەرگانە هیوادارم هەر بەردەوام بن. سوپاسی پرۆژەی پێناسانەکەم ئینشاڵڵا ها بەردەوام ببن ئێمەش سوپاسەکەین بەرەکەت بکەوێتە ماڵیە کە ئاوڕی لە بێباوکان داوە جلی دستانیان بۆ ئامادەکردن خوا خێریان بنووسی خوا پاداشتیان بدات و ئینشاڵڵا زۆر مەمنونی ئین گۆشین زۆر مەمنونی کەڵاڵی پێیامیشین دەست و خۆش بخوا خێرا بنووسی هەرچەندە مناڵانی بێباوک پێویستیان پێەیە من بەخۆم دوو منداڵی هێتیم بێباوک بێداچشن من بە خێویانەکە من پوری وانم هیوادارم زیاتر ئاوەڕیان لێ بدرێتەوە بێ مەعاششن نەخۆشی چاویشی هەیە ئەگەر بێت و یارمەتین بدەن هاوکاری زیاترن لۆ بکەن